گۆرانێکی کاک میدیا مەسەلەن من بمە گوێ بگرم یا تکستەکەم دەستکەوێ وایە لە گوگڵ ئەتوانم من تکستەکەم دەستکەوێ بەڵێ ئەوی کاتی خۆی کە تااقەتی نەبوو کتێبی سینۆها بخوێنێتەوە پزیشکی تایبەتی فیراون بەڵێ پێم وایە لە ڕادیۆی خاک بوو بە حەڵقات هەموو تۆمار کرا بەدەنگ بۆ ئەو کەسانە زۆر باش بوون کە توانای خوێندنەوەیان نەبوو یا چاویان لاواز بوو توانای بینینی نەبوو بەڵێ بۆوان باششتێکی باش بوو زۆر باشم لە خوێندنەوەیە بەڵام چه بابەتێکە حەز لێ لە بابەتەکان لە ئەدەبی لە سیاسی لە جوگرافی ئەدەبی لە ئەدەبیات تا چیرۆک ڕۆمان شاعر کامیان حەزم لە ڕۆمانە بەس شتەکانم ینی بەس گوێی لێگرم شتەکان دەرخ ناکەم دەرخی ناکەی بەڵێ بەس گوێگرم تا سایچی لە یاد ماوە کاک پەسەنێک کردبێت لە ڕۆمانانی خوێنتەوە بەس من و ماجید بەس ماجید بەڵێ کاوچین لێ کاک ماجید دەی یەشێ لەو ڕۆمانانە بەس لە لولی گوڵە بە ڕۆژادی گوڵە ڕۆژا خۆی لاپەڕەکانی کتێبی دیوە لە بەس لاپەڕەکان بە لولی گوڵە بە ڕۆژە ئەڵە زاڵمێ زەواڵ هیچی بیر نەماوە لەو کتێبانێک کە لات دانسخەوە لات بە چێژ بۆ لات بەتان بۆ ناوەڵە بەداخەوە هەر زیاتر گوێم گرتووە ئەوش جاری وا وە کارەبا بڕاو لە نیوە بەس بینی خۆمە بیانت زۆر هێناوە بیانت زۆر هێناوە بە دیارە خۆم لێگەوت و نەتیجەکەی نازانم ئێستا کەوتو بیهێمیشە